دەستگای مرۆیی مامن لە هەڵەبجە ئەوان لە ژمارەیەک سێکتەری جیاوازدا ڕۆژانە کار دەکەن لە ڕێگەی پەیوەندیەکانیانەوە چ لە ناوخۆی هەرێم و عێراق لەگەڵ دەرەوەش بوونەتە هاوکارێکی باش بۆ زۆربەی دامەزراوەکانی هەرێم. ئێستا لە خەمی پەروەردە و فێرکردندان پەرە بە خوێندنی ئەلکترۆنی لە زانکۆی هەڵەبجە دەدەن. ئەمەنجی ئێمە دیارە وەکو لە دروشمەکانمانە دیارەیەکە لە ئامانجەکانمان گەشە پێدانە چ لە بواری زانستی ئەکادیمی هونەری هێزری ئەوەی کە ئێستا دەستگای مرۆیی مام ئەیکا وەکو هەماهەنگیە کە پێشترش کردوێتی بۆ کەرتی زانستی و بۆ پێشخستنی توانای مامۆستایان و کارمەندانی زانکۆی هەڵەبجە بە هەماهەنگی لەگەڵ ئەمریکان کۆرنەر بۆ ئەوی بتوانین تەواو خۆمان ئامادەکەین لە قۆناغەکانی ئایندەیە زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان خوێندنی ئەلکترۆنی تا بەرجەستە بێ بۆیە دەستگای مرۆیی مام یەکەم هەنگاوی لە هەڵەبجەوە دەست پێکا بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ ئەمریکان کۆرنەر و زانکۆی هەڵەبجە و هیواداری بتوانین لە زانکۆ و پەیمانگەکانی ترش هەمان بەرنامە جێبەجێ بکەین. دەستگای مرۆیی مام بە تەنسیق لەگەڵ گۆشەی ئەمریکی سلێمانی خولەکانی پەرەپێدانیان بۆ مامۆستایان درێژە پێدەدەن و ئەوان دەڵێن خوێندنی ئەلکترۆنی پێداویستیەکی هەنووکەی ئێستایە و دەیانەوێت هاوکاری مامۆستایان بن. لەگەڵ ئەمەکو ئەمریکان کۆرنەری سلێمانی کە مزەکەرێکی تەفاهممان هەیە لەگەڵ دەستگای مرۆیی مام کە لە مەجای زانستی مەجای کللتوری مەجای گەشەپێدانەکان ئەمە بتوانانی کارکەین بێکەوە ئەمە یەکەمین کارمانە کە لە سۆنگەی خەمخۆری هەردوو لامانەوە بۆ هەڵەبجە لە هەڵەبجەوە دەستمان پێکردەوە لە هەڵەبجەی خۆشەویستەوە یەکەم کارمان لەگەڵ زانکۆی هەڵەبجەیە هەدەفەکەمان ئەوەیە کە بتوانین خوێندن پەکی نەکەوێ لە ڕێگەی خوێندنی ئەلکترۆنی بگەین بۆ مامۆستا بەڕێزەکان تاوەکو مامۆستا بەڕێزەکانیش بە خوێندکارەکانیان و خوێندن پەکی نەکەوێ. هەدەفی ئەم ئیشە لەوەیە کە پەرە بەتوانەکانی مامۆستاکان لەوەی زانکۆی هەڵەبجە کە پرۆسەی خوێندن تێیدا ڕاگیراوە دەیەوێ لە خوێندنی ئەلکترۆنیدا مامۆستایانی زانکۆکە شارەزا بکات بە گرتنەبەری ڕێکاری زانستی و ئەلکترۆنی درێژە بە پرۆسەی خوێندن بدات. لە چوارچێوەی کار و چالاکیەکانی زانکۆی هەڵەبجە و پەیوەست بە دەستگا مرۆییەکان یاخود پەیوەست بەو ڕێکخراوە حکومی ناحکومانەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئێمە لەگەڵ ئەواندا پێکەوە لەگەڵ دەستگای مرۆیی مام ئەمریکان کۆرنەر خولێکی پەرەپێدانی ڕاهێنانی خوێندنی ئەلکترۆنی خوێندنی ئۆنلاینمان کردوێتەوە بە ئامانجی ئەوەی کە بگەینە ئەوەی کە ئێمەش وەکو خۆتان نەزان ئێستا لە دنیادا ئەمریکی کۆرنەر یاخود کۆرۆنا ببورن بۆتە پەتایە کە فرسەتی زیاتری خوڵقاندووە بۆ ئێوەی ئێمە لە دنیای ئەلکترۆنی نزیک بینەوە. ڕاستە بە دیوێکە زەرەرمان کرد بەڵام بە دیوێکی ترا نزیکبوونەوەی زانستە بۆ هەموو دنیا. خولەکانی زانکۆی هەڵەبجە لە چوارچێوەی ئەو دروشمانەدایە کە دەستگای مرۆیی مام لە بواری پەروەردە و فێرکردن بەرزی کردوونەتەوە و لە ڕێگەی دەستگا و دامەزراوەکانی دیکەشەوە دەیەوێت بە هاوکاری هەمووان هاوکار و یارمەتیدەری هەموو توێژەکان بێت. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.